سڵاوتان لەبێ بەڕێزان. سەرلەبیانی ئەمڕۆ بەهۆی تەقینەوەی بۆمبێکی چێنراوە لە بەردەم مزگەوتێک لە شەقامێکی شاری کەرکووک 11 کەس کوژران و 24 کەسی تریش بریندار بوون. سەرحەد قادر بەڕێوەبەری پۆلیسی قەزاونەحەکانی کەرکووک بە NRT ڕاگەیان تەقینەوەکە لە ڕێگای بۆمبێکی چێنراوە بووە و لە بەردەم مزگەوتی قودسدا ڕوویداوە لە شاری کەرکووکدا. ئەمیر سەرحەد ئەوەشی ڕاگەیان کە بەپێی ئامەرسرتایەکان بەهۆی ئەو ڕووداوەوە تا ئێستا 11 کەس کوژراون و 24 کەسی دیکەش بریندار بوون. نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنقەرە ڕایگەیان پێکەنانی حکوومەت لەگەڵ پارتی دیموکراتی کوردستاندا بەتەنیا زیان بە یەکێتی دەگەیەنێت، بۆیە باشترین چارەسەر پێکەنانی حکوومەتی بنکەفراوانە. لەسەر بارودۆخی ناوخۆی یەکێتیش بەهرۆز گەڵاڵی بە ئاژانسی هەواڵی ئەنادۆڵی ڕاگەیاندووە لە ئێستادا خۆڕێخستنەوە و ئامادەکاری باش هەیە بۆ کۆنگرە کە لە ڕێیەوە بتوانرێت دەست بخرێتە سەر هەڵەکان و چارەسەریان بکات، بۆیە دەبێت چاوەڕێی کۆنگرە بن کە هەندێک شت ڕوودەدات. شەوی ڕابردوو کاتژمێر 11:25 خولەک بوومەلەرزەیەک بە گوڕی 4.4 پلە بە پێوانی ڕەختەر قەزای هەڵەبجە و دەوروبەری لەرزاند، بەڵام هیچ زیانێکی گیانی و مادی لێ نەکەوتەوە. بە گوێرەی هەواڵی ماڵپەڕی ناوەندی بوومەلەرزەی وڵات لە ئێران هەر شەوی ڕابردوو زەمین لەرزە لە 20 ناوچەی هەردوو وڵاتی عێراق و ئێراندا ڕوویداوە. لە عێراقیش تەنها قەزای هەڵەبجەی گرتوتەوە. بە گوێرەی زانێرەکانی ئەو ماڵپەڕە زەمین لەرزەکەی هەڵەبجە بەهێزترین بوومەلەرزەی شەوی ڕابردوو بووە بە بەراورد بەو 20 ناوچەیی کە بوومەلەرزە تێیدا بووە. شاد و بەختەوەر بن.